وانا من واسم التمام. برانی بەڕێز حەزم لێوتیش کەچی بێخمە سەر مەسئلەی یادیکردنی مەولودی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام. ئەگا ئەوڕۆ ئەمە یادمان کردەوە ئاگادار بن پێغەمبەر درودی خوا لەسەر بێ 1400 و ئەوەندە ساڕی کە پێشی ئەو ڕۆکە ئەو ئەمەی لە یاد بوو ئاگادار بن بنەسی ئەحادیثی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام کە ڕۆژێکی لەگە سەحابەی پیرۆز دانیشت بوو فەرمووی ئێوەس ئەسحابی منن بەڵام ڕۆژ ڕۆژگارێک دادێ ئیخوان ئاگدار بن ناوی لە ئێمە ناوە کە ئەمە برای پێغەمبەرینە عەلەیهی السەڵات فقال ئەوانە برای منن هؤلاء إخواني فرموي طوبى لمن آمن بي ورآني طوبى معناه اللهم اجعل من قسمته طوبى خوايا بقسمتي أو كساني بكي طوبى بقسمت بكي أو كساني كمن ينبينيو إيماني بيهناهم بس لباشان دقتي بديتي فرموي طوبى ثم طوبى ثم طوبى هر سي زاران دعاء کرد طوبى 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 ثم طوبى لمن آمن بي ولم يرني أو كس لبو أو كسانة كإيمان أمنيان نبيني وإيمانيان بهنا وخو مشتاق ما بيغمبر من نديتي عليه الصلاة والسلام سيزاران دعاء لبو إيما كرديا براياني خوشويز تصور كيعني سن مهمة حديثة شديك داك من عائشة رحمة الله خوال السربية فرموي رجع بينين بيغمبر عليه الصلاة والسلام كيف خوشبو قلتم باش تشيل دعواكم عليه الصلاة والسلام قناعتان هبي هر حديثة شي بيغمبر عليه الصلاة والسلام بيويستي بتسن رسالي ماجستير وتسن أطروحي دكتوراي هي فرموي يعني ورا اشتري وقرا فرموي ديتم كيف خوش بو قلتم يا رسول الله ادعو لي أي بيغمبري خدا دعاء ملوك عليه الصلاة والسلام فرموي اللهم اغفر لعائشة خواه لقنا حكاني خوش بي لقنا حي رابردو لها دهات وما أسرت وما أعلنت داك من أو قناحاني هرتي هيبت لقنا حكاني خوش بي داك من عائشة رحمة رزاق ورسر به فرموي أون دا كيف بيهات حتى سري كودبو كوشي مبارك بيغمبر صلى الله عليه وسلم دزاينتي فرموي قلت زورت بيخوش بقولتي قلت دبزانة باشي حمون ويجتي أو الدعاء لبو أمتك منك ديكم دعاء بيغمبري عليه الصلاة والسلام لبو امنوت وكرديتي 1400 عند صار شانيتي یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە ئەو شتانە باز بکرێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاوی لەسەر ناو بەرەو خوای گەورە ڕۆیشتووە حتمما ئەگەر ئێمە پێغەمبەرمان بۆ خۆشەویستی پێغەمبەرەکە ئێمە یادی پێغەمبەرەکەینەوە ئەگەر یادی پێغەمبەریش ئەکەینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئەو ئاەتە لە پێشەوە خوێنمەوە پێغەمبەرە فەرمی ئەگەر ئێوە منتان خۆشەوێ وە خواتان خۆشەوێ بەو شوێنەدا بڕۆن کە من پێیدا ئەڕۆم بۆ ئەوەی خوای گەورەتان خۆش بوێ وە خوای گەورە ئێوەی خۆش بوێ کەواتە یادی لەدایکبوونی پێغەمبەر ئەبێت زیندووکردنەوەی سنەتەکانی پێغەمبەر بێ و هەروەها شارەزاکردنی خەڵکی بێ بەرامبەر بە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە بەرامبەر بە ژیانی پێغەمبەر چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو ڕێگایی کەدا ڕۆیشتووە گەیشتۆتە ئەنجامێک کە مەقامن مەحموودە کەواتە ئێمە ئەبێت چاولەو بکەین بۆ ئەوەی ئێمەش بتوانین بەو شوێنەدا بگەینە ئەو ئامانجەی کە هەمانە ئەویش ڕەزامەندی خوای گەورەیە و جیرانەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وهروها بەدەستێنانی نیعمەتەکانی خوایەکە بەهەشت بەڵێ بەتاکید ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم وەکو ئەوە وایە کە زیندووە لە ناومان بێ بە ئاکار و ڕەوشتە جوانەکانی بەڵێ لەو بۆنە و یادەوەریانە یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیاواز لە یادەوەری هەموو مرۆڤ و کەسایەتیەک بەڵێ یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەواوکاری ئەو ئاەتی قورئانە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة وما أرسلناك إلا رحمة للعالمين بەڵێ ڕەحمەت و بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە باز دەکرێت بەڵێ میراتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە بە زیندویی دابەش دەکرێت بەڵێ میراتی پێغەمبەری خوا لە ئاکار و ڕەوشتی جوان لە ڕووخۆشی و بەدەمەوە چوون لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانێکی ڕاستەقینەی تەطبیق دەکرد لا تظلمون ولا تظلمون هەم زوڵم مەکەن هەم قبولیش مەکەن کە زوڵمتان لێ بکرێت